هەر ڕۆژێ مقڕێکمان کردە وتمان خەڵکی نەدەی لەمە دووە مۆزوعەکە گەیشتە ئەوەی پێتان بڵێن فەرمووی ئێمەش مقڕمان کردوتەوە وەرن ناوتان بنووسن حیزبێکمان دانا لەعنەتمان لێ بکەن ئەو کاتە ئێمە حیزبەتی ناکەین خەڵک بۆ لای خۆمان بانگ ناکەین خەڵک بۆ لای ڕەب العالەمین بانگ دەکەین خوا بپەرستن بەتەنها شەریکی بۆ دامەنێن شوێن ڕەسوولی خواکەون عليه الصلاة والسلام کە شایەتمانی پێدێنن و ئەشهد ئەنە محەممەدە ڕەسوول الله ئەومان لە خەڵک دەوێ و هەروەها دەمانەوێت خەڵک ئەخلاق و ڕەوشتی باش بێت بەگشتی ئەوەی کە دعوەی سەلەفیەتی لەسەر بەرپا بۆ بریتیە لە تەوحیدی خوا چێت و ڕەدەبێ کاتێک کە دەڵێن خەڵکینە بەس خوا بپەرستن هەرچی شەخص پەرست و گۆڕ پەرست و پەڕۆپەرستەکانن دەبن بە دوژمن و بهتانمان بۆ دەکەن بۆ چونکە بە خەڵک دەڵێن بڵێن یا الله بەس یا الله کەسی تر نا چونکە ئەو خوای ئەمەی دروست کردووە ئەو خوای زیندووە و نامرێ دەسەڵات هەمووی بەدەست خۆیەتی کەس لەگەڵ خوا هیچ نییە ليس لك من الأمر شيء خوا بە پێغەمبەرەکەی دەفەرمی عليه الصلاة والسلام هیچ لە کاروبار و ئەمر بەدەستۆنیای محەممەد عليه الصلاة والسلام ئەمر هەمووی بەدەست مەلایکەتیش نییە بەدەست ڕەب العالەمینە ئێمە بە خەڵک دەڵێن خوا بپەرستە لەولاوە کۆمەڵێک دوژمنمان بۆ پەیدا دەبێت کە گوێشی پێ نادەین بەخوا حسابی باڵە مێشولەی بۆ ناکەین بۆ چووکە لەسەر حەقین ئینشاءالله ئەو گۆڕپەرست و شەخص پەرستانە کە ئیشیان سوزدەبردنە بۆ قۆندەری شێخەکانیان لێمان ڕاست دەبنەوە و تۆمەتمان بۆ دروست دەکەن کاکە ئەمانە دژی میلەتی کوردن و ئەمانە زەرەرن بۆ سەر ئەمنی قەومی وڵاتەکەمان زەرەرین بۆ سەر گۆڕپەرستیەکەی تۆ بەڵێ ئەمما زەرەر بین بۆ سەر ئەمنی وڵات ناوەڵڵا سەبەبی ئەمن و ئاسایشی وڵات بریتە لە داوای سەلەفی هەر وەکو زیاتر ڕووین دەکەینەوە ئینشاءالله ئەسڵێکی تر بنەمایەکی تر کە سەلەفیەکان خەڵکی بۆ بانگ دەکەن ئێمە دەمانەوێ میلەتەکەمان وەحدەتی هەبێت برایەتی هەبێت و یەکڕیز بێت چونکە ئیسلام لەگەڵ تەفرەقە نییە بۆیە ئێمە لەگەڵ حیزبایەتی نین طبعاً هەرچی حیزبا و جا دەبێتە دوژمنت بۆ چونکە تۆ خەڵک لە حیزبایەتی سار دەکەیتەوە با ببن بە دوژمن حەسبونا الله ونعم الوەکیل بەڵام کە دەبی بە دوژمن ڕاستیەکە بڵێ و درۆ مەکە بڵێ ئێمە بۆیە دوژمنی ئەو سەلەفیانین چونکە خەڵک بۆ حیزبایەتی هان نادەن مەڵە چونکە ئەوانە دژی موسڵمانانن ئەمانە لەگەڵ موسڵمانانین لەگەڵ حیزبایەتیەکەی تۆنین ئەمما خزمەتی هەموو موسڵمانان دەکەین و برابچووکی هەموو موسڵمانانین بەڵام لەگەڵ حیزبایەتی نەوەڵڵا خوای گەورە لە قورئانەکەیدا دەفەرمێ ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم وكوانا ما بن پارچە و تەفرەقە بوون لەگەڵ حیزبایەتینین ئێمە ئەبەدەن رازينين بي وخواي جان إما دمانويت چون تو داواد لكردوين إنما المؤمنون إخوة إيمان داران همو براي يكتر بين وأن هذه أمتكم أمة واحدة أمتي إسلام يق أمته قتل قال حزباتين وخلش بو حزباتي بانناكي